دەسەڵاتدارانی هەرێم دەکەونە بەر سزای واشنتۆن بۆچی فرۆشتنی نەوتی قاچاغ ئەمریکیەکانی تووڕە کردووە. ئاژانسی ڕۆیتەرز لە نوێترین راپۆرتیدا چەندین زانیاری پشتڕاستکراوەی لەبارەی فرۆشتنی نەوتی قاچاغی کوردستان لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکان ئاشکرا کردووە کە ڕەنگە کاردانەوەی ئەمریکای بەدوادا بێت. لەم بارەوە بەرپرسێک لە وەزارەتی سامانە سروشتیەکان بە ئاژانسەکەی ڕاگەیاندووە ڕۆژانە 200,000 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستانەوە بە قاچاغ ڕەوانەی ئێران و تورکیا دەکرێت و داهاتەکەشی 200 ملیۆن دۆلاری مانگانەیە کە کەس نازانێت چی لێدێن، بەڵام پێدەچێت بۆ بەرپرسانی باڵای حیزبەکانی دەسەڵات بێت. ڕۆیتەرز ئەوەشی ئاشکرا کردووە هەرێم ڕۆژانە 375,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت کە لە ڕێی زیاتر لە 1000 تانکەرەوە ڕۆژانە لە هەرێمەوە نەوت بە قاچاغ بۆ ئێران و تورکیا دەگوازنەوە. ئەوەشی ئاشکرا کردووە نەوتی کوردستان هەرزان فرۆش دەکرێت، نرخی بەرمیلێک لە نێوان 30 بۆ 40 دۆلاردایە. ڕۆیتەرز هۆشداریشی لەبارەی تووڕەبوونی ئەمریکا داوا و نووسیویەتی ڕەنگە ئەم بازرگانیە هەرێمی کوردستان بخاتە دۆخی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەمریکا بەهۆی پێشێلکردنی سزاکانی ئەمریکا بەسەر ئێراندا لە مامەڵەکردن لەگەڵیدا. چاودێرانیش پێیان وایە ئەو راپۆرتەی ڕۆیتەرز لەسەر بە قاچاغ بردنی نەوت لە کوردستان وێنەیەکی ناشرینی کوردستان بەجیهان دەدات، لە ئەنجامدا بە ئاسان بەکاردەهێنرێ بۆ زیاتر لاوازکردنی کوردستان.